ئەم شوێنە ستۆدیۆی قەرەنی جەمیل هونەرمەندی گەورەی کورد کاتی خۆی حکومەتی هەرێم بە یارمەتی پارێزگاری هەولێر لەگەڵ وزارەتی ڕۆشنبیری بە قەرەنییان بەخشا ئەو جێە و جێ ئیشکردنی ئەلێرەبێ. وەک ئەوەی کە زانراوە ئەم گەڕەکە دەکرێت بە شوێنێک بەگشتی بۆ گەلەری یان شوێنی کللتوری هوەری تەرخان دەکرێت. من پێم وایە مامۆستا قەرەنی جەمیل لەم جێگایە دەتوانرێت کارەکانی بە بەردەوامی ببێتە جێگای ئەوەی توێژینەوەی لەسەر بکرێت یان قوتابیان سەردانی بکەن بۆ ئەوەی کارە هوەریەکانی ساڵانی ڕابردووی هەر لە کارە باڵێن دراسیەکان یان ئەکادیمیەکان تا دەگاتە دوا قۆناغی کارکردنی کە ئێستا لێرە لە بەردەستە. گرنگترین شت بۆ هونەرمەندان و بۆ چاودێرانی هونەر ئەوەیە کە گەلەری هەبێت و هەروەها گرنگترین لەوە ئەوەیە کە تۆ میوانێک کەسێک گەشتیارێک لە دەرەوە دێت پرسیارێک لێ دەکا چ هونەرمەندێکتان هەیە باڵایە بۆ نمونە وەکو ڤانکۆخە ئەو کاتە ئێمە ئەتوانین هونەرمەندە ناوخۆیەکەی خۆمان بۆ بناسیێنین بۆ بشبهێنین کە بەڵێ قەرەنی جەمیلمان هەیە و چەندە هونەرمەندی تر. طبعا من ئێستا ماوەیە وەمان کرد 2 ڕۆژ ئەو گەلەریە بکرێتەوە بە ئەعلانی فێسبوک لەسەر پێجی هونەرمەندی قەرەنی جەمیل ئەعلان دەکەین. عادەتەن ئەمە 2 ڕۆژ دەکەین، شەممە و یەکشەمە. ئەو خەڵکانە کە سەردانی ئێرە دەدەن زۆربەیان مەسەلەن ڕۆشنبیرن و دیبن و هونەرمەندن، زۆربەیان مەسەلەن تەڵەبەی فنون مامۆستای فنونی يعني كلية معهد. پاراستن و دابینکردنی شوێنێکی گونجاو بۆ تابلۆ بۆ کاری هوەری کارێکی ئاسان نییە، چونکە بەڕاستی ینی ئێستاگەر تێبینی بکەین ئەم شوێنە خانوویەکی باڵێن کۆنا نۆژەن کراوەتەوە بۆتە گەلەری، بەڵام پێویستی بە هەندێک شت هەیە ئامادەکاری بۆ بکرێت بۆ ئەوی تابلۆکان لە 2 ڕۆژدا وەکو خۆیان بمینێنەوە. کاریگەری دروست با بڵێن کەش و هەوای ناوخانوەکە کاریگەری دروست نەکات لەسەر خودی تابلۆیەکان، چونکە لەوانەیە هەمومان بزانین ئێستا لە گەلەریەکانی دنیایان لە مۆزەخانەکان پاراستنی تابلۆ ڕێساوی یاسای خۆی هەیە. دەکرێت ئێمە بە هەمان شێوەی بە هەمان پێوەری دەرەوە یان هەمان پێوەری ئەوانەی کە لە وڵاتانی دەری ئێمە بەرجەستە بووە یان دابین کراوە ئێمەش دابینی بکەین. و مامۆستا قەرەنی جەمیلیش بەڕاستی شانی ئەوەیە تابلۆکانی بۆ هەتایە وەکو خۆی بمینێنەوە هیچ کاریگەریەکی ژینگەیی یان ئەو شوێنەی کە لی ماوەتەوە کاریگەری دروست نەکات، بۆیە پێویستە خزمەتی ئەم گەلێرێ بکرێت بە هەموو شێوەیەک. گەلێریەکان و پێشانگاکان ئامرازێکن بۆ ئەوەی کە بیت هێشتا فێربی زیاتر فێربی. تەنانەت هونەرمەندێک ئەگەر بێتە گەلەریەکەوە ئەو کاتە تێگات کە هێشتا ماوەتی فێربێ، کە هێشتا شتی تازە ئەبینێ، بیر و بۆچوونی تازە ئەبینێ ناو تابلۆیەکانە ناو گەلەریەکانە. گرنگێکی زۆری هەیە لە قوتابیەکی سەرەتاییەوە هەتاوەکو ئەو ئاستەی کە پێی دەڵێن مامۆستای زانکۆ لەو بوارەیە و هەروە هونەرمەندە بەتواناکانیش هەم بۆ وەرگرتنی خیبرێکی زیاتر و هەم بۆ وەرگرتنی چێژێکی باشتر بۆ کاری داهاتویان. ئەوە وەکو
ڕاهێنانێکە بۆی و هەمیش وەکو ئەزمونێکی نوێیە بووی گەلەری زۆر زۆر گرنگە. خۆی بیرۆکەی زۆر زۆر باشە کە ئەو گەڕەکە کۆنانە بە هوەری و بە کەلتوری زیندوو بکرێتەوە و یعنی نەوعی تەتەورە بکەویتە ناو ئەو گەڕەکەکانە هەم لە بۆ هۆنەرمەند زۆر باشە و هەم لە بۆ خەڵک و وعیکردن لە بۆ ئەو مجتەمەعی ئێرە.